هەروەها ئەو پەیامە ئەوەیە کە ئێمە بۆ ئازادی و دموکراسی تێدەکوشین. کەسێک ناتوانێت بۆ ئازادی لە دواڕۆژدا تێبکۆشێ و ئێستا خۆی احترام و ڕیز بۆ دموکراسی داننێ. ئەو کەسێک کە بەڕاستی دموکراتە بە قوڵی دموکراسی خۆش دەوێت دەبێت هەر لە ئێستاوە چ لە حیزبەکەماندا و چ لە دەرەوە حیزبەکەماندا بۆ بیرروباوەڕی جیاوازی خەڵکی دیکە احترام دابێت. دموکرات ئەو کەسە نییە کە احترام تەنیا بۆ بیرروباوەڕی ئەو کەسانەدا بنێ کە لایەنگری دموکراتن. هەتا ئەو کاتە یەکێک دەستی بۆ چەک نەبردووە دیژی ئێمە تەحملی بیرروباوەڕەکەی دەکەین. و ئەوە یەکێک لەو پەیامانەیە کە پێشەوای مەزن بۆی بەجێهێشتووی کە دەبێت دموکرات بین تا سەریش دموکرات.